براو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا باز لە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان دەکەین. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا قەوارەی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەچێت؟ مامەڵەکردنی حکوومەتی بەغدا لەگەڵ وەزارەتەکانی هەرێمی کوردستان مانای پشتگوێخستنی سەرۆکایەتی حکوومەت نییە؟ چۆن ئایندەی هەرێمی کوردستان و قەوارە سیاسیەکەی لە لێواری لە ناوچوون بپارێزین؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. ئایندەی هەرێمی کوردستان و هەر وڵاتێکی و هەر قەوارەیەکی تر پەیوەستە بە بوونی وجودی خۆی بۆ معنایە کە خۆی بیەوێ بەرەو کوێی بەرێ وا دەڕوات. خەڵکی ئێمە لە هەڵبژاردننی چەند هەڵبژاردننی ڕابردوو دەنگیاندا ئەو دەنگدانە بەڵێ واقعی خۆی نەبووە بەتە زوێر و فرۆفێڵی تێداکرا، بەڵام تا ڕادەیەکیش بەشێکی لە واقع کەواتە بەشێکی خەڵکەکە خۆی ئەمەی ویستووە، ناڵێم هەمووی بەشێکی ئەوەی ویستووە، بەڵام بەداخەوە ئەم تەسەوەر دەکەم ئەم بۆچوونە کە خەڵکەکە تەسەوەری کردووە یا بیری لێکردوێتەوە وا دەرنەچووە. بۆیە ئایندەی هەرێمی کوردستان ئەگەر بەو شێوەی ئێستاکە هەیە بمێنێتەوە بەستەکیت بەرەو ئایندەیەکی خراپ دەڕوە و ئەگەر بین تەماشا بکەین ڕۆژ بە ڕۆژیش خراپتر بووە. کۆمەڵە خەڵک دەستیان بەسەر هەموو بەشەکانی ئەم وڵاتەدا گرتووە لە ڕووی اقتصادیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی عەلاقاتی دووەلیەوە، لە ڕووی ژێرخانی ئابووریەوە و لە ڕووی ئەمنیەوە و هەمووی بۆتە خزمێنە و تاقمێن و یعنی کەسی شیا و بۆ شوێنی شیا و دانەدراوە. بۆیە ڕۆژ بە ڕۆژ وەزعی هەرێمی کوردستان بەرەو خراپترە و ئایندەی نادیار و خراپتری هەیە. ئەمە شۆکارەکە دەگەڕێتەوە بۆ ئەم دەسەڵاتدارانەی کە هەرێمی کوردستاندا هەیە کە نەیانتوانیوە و نەیانزانیوە وڵات بەڕێوە بەرن و کارێکیشان کردووە وڵاتیان بۆ خزمەتی خۆیان بەکارهێناوە نەک بۆ خزمەتی گەل وڵات. قەوارەی سیاسی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقا چەسپاوە و ئەو قەوارەیە بە هیچ ڕێکارێک لاواز ناکرێت یاخود هەڕەشەی ناچێتە سەر مەگەر دەستوری عێراقی گۆڕانکاری بەسەرا بێت و دەستوری عێراقیش کاتی خۆی بە شێوەیەکدا ڕێژراوە کە زۆر زەحمەتە بتوانێت گۆڕانکاری چوایتیا بکرێت کە دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بێت، چونکە ئەگە سێ پارێزگای زۆرینەی سێ پارێزگا دژی هەموارکردنەوەی دەستور بوون ئەو کارە ئەنجام نادرێ و هەڵەوەشێتەوە. کەواتە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان وەکو قەوارەی سیاسی پارێزراوە هیچ مەترسیی لەسەر نییە، بەڵام ئەو مەترسی کە لەسەر هەرێمی کوردستان دروستە بێ بریتە لەو دەسەڵاتی کە ئێستا هەرێمی کوردستانە بەڕێوە ئەوەی کە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان شێوازی ئەم حکومڕانیەیە. لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان وەکو قەوارێکی سیاسی چەسپیوە بە هەموو دامەزراوەکانیەوە، بە دامەزراوەی حکومەتیەوە، بە دامەزراوەی پەرلەمانیەوە، بە دامەزراوە دادگایەکانیەوە و هەموو ئەو کارانی کە حکومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و دادگەکانی کوردستان لە پێشترا کردویانە لە ڕووی دەستوریەوە یاساین و هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لەبەرەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوریەوە هەرێمی کوردستان هەڕەشەی لەسەر نییە، بەڵام لە ڕووی پراکتیکیەوە هەرێمی کوردستان هەڕەشەی لەسەرە و ئەوەشی ئەو هەڕەشەی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە خودی دەسەڵاتەکەی هەرێمی کوردستانە، چونکە یەکەم ئەم دەسەڵاتە نەیتوانیوە حکومڕانێکی باش لە هەرێمی کوردستانە بکە، نەیتوانیوە لانی کەمی خزمەتگوزاریەکان بۆ خەڵکی کوردستان دابین بکە، نەیتوانیوە خۆشەویستی خەڵکی کوردستان بۆ ئەم دەسەڵاتە زیاد بکە بە پێچوانەوە کەمی کردووە. ڕۆژ بە ڕۆژ خەڵکی کوردستان بەرەو ئەوە ڕوات کە ئینتیمای خۆشەویستی خۆبەخەتکردنی بۆ ئەم قەوارەی لاواز بێ و ئەمەش سەبەبی سەرێکی خراپ بەڕێوەبردنی هەرێمی کوردستانە، ئەو گەندەڵیانەیە ئەو ناحەقیانەیە کە بەرامبەر بە خەڵکی کوردستان کراوە. واتە ئەگەر دەسەڵاتێکی باش لە هەرێمی کوردستانە دروستکەین ئێمە ئەو کاتە هەرێمی کوردستان بەهێزەکەین و پایەکانی دیموکراسی و حکومڕانی بە شێوەیەکە چێتە پێشەوە کە مافە دەستوریەکانمان کار لە دەستوری عێراقا پارێزراوە کەس ناتوانێت ڕەشی بخاتە سەر. ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان یان ئایندەی هەرێمی کوردستان لە داهاتووی عێراقدا لە ڕاستیدا
وەکو ڕابردوو نییە لە ڕابردوودا هەرێمی کوردستان وەکو قوارشی سیاسی و ئیداری لە دەوڵەتی فیدرالی عێراق زیاتر لەوەی کە دەستوری عێراق پێدا بوو بە خۆی پیادەی دەکرد لە مەیدانی عەمەلیدا چ لە بواری دارایی چ لە بواری کاروباری دەرەوە چ لە بواری کاروباری بەرگری و چ لە بواری ناوخۆ دەستوری عێراقی تێپەڕاندە بوو نیمسە دەوڵەتێک بوو ئەم ڕابردووە کە بەداخەوە نەتواندرا وەکو پێویست بەکار بهێنرێ و سوودی لێوەربژیرێ بۆ بەهێزکردی پێگەی کورد لە عێراق و لە دەرەوەی عێراق بەڵکو تەنها بۆ بەرژەوەندی حیزبەکان و بۆ هەندێک بەرژەوەندی تایبەتی بەکارهێنرا ئەم ڕابردووە تەواو بوو لە داهاتوودا هەرێمی کوردستان لە ناو چوارچێوەی دەوڵەتی عێراقدا و لە چوارچێوەی دەستوری عێراقیدا دەمێنێتەوە عێراق ئەوەی لە جاران لە هەرێمی کوردستانی قبول دەکرد لەمە دووە لێ قبول ناکە لە باشترین حاڵەتدا هەرێمی کوردستان ئەبێ ئەو مافانێک کە لە ناو دەستور بۆی دیاریکراون خەباتیان بۆ بکە کە ئەوانە پیادە بکرێن کە بە هەمووشمان بخۆمان دەزانین کە جێبەجێکردنی دەستور خۆی خەباتی دەوێتن هەوڵدانی دەوێتن سکاڵای دەوێت لە محکەمەی ئیتیحادی چونکە لایانی بەرامبەر حەز ناکە ئەم مافانە جێبەجێ بن بێگومان دەبێتەوە هەوڵی جێبەجێکردنیان بۆ بدەیت بۆیە ئەمە بە کورتی دەتوانم ئەوەی بڵێم کە داهاتوی هەرێمی کوردستان باشتر نییە لە ڕابردوەکەی بەڵکو ڕابردوومان باشتر بوو لە داهاتوومان ئەوەندەمان پێ دەکرێت لە داهاتوو ئێمە زیاتر هەوڵ بدەین ئەو مافانێکە لە دەستور هەنا 100% بۆ هەرێمی کوردستانیان بەدەست بهێنین و هەرێمی کوردستان وەکو کیانێکی سیاسی و ئیداری وەکو پیادەکردنی شێوازێک لە دەوڵەتی فیدرالی بمێنێتەوە خۆشبەختانە وڵاتانی دراوسێ وڵاتانی بێگانە دۆستەکانی کوردیش ڕاهەنگاندووە کە ئەوان لەگەڵ هەرێمێکی بەهێزدان بەڵام لە ناو عێراقێکی یەکگرتوو. پێش قسە لەسەر ئایندەکەی بکەین لە ئێستاە ئەم قوارەیە لە دەستێکی نائەمینەیە بەبڕای من ئەم قوارەیە ئێستا لە دەستێکی نائەمینەیە ئەم دەستە نائەمینە دوو هێزن کە لە کاتی حکومڕانیکردنیانە حساب بۆ هیچ پێوەر و پێودانگێکی دیموکراسی و یاسایی و شەرعی ناکەن لە جوڵەکانیانە لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ خەڵکە لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ ئەو ئەرکوبەر پرسیارەتانەی کە لەسەریانە دوو هێزن زۆر ئەفەوی و زۆر لە خۆوە کارەکەن بەبێ ئەوەی کە هیچ بەوە بزانن کە ئەوان بەرپرسن بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە وڵاتەکە بەرامبەر بە مؤسسات و پرەنسیپی یاسایی بۆیە ئەگەر ئەم هێزانە بەردەوام بم لەم شێوازی حکومڕانیکردنە و ئەگەر بەردەوام بم لەم درێژەدان ئیدامەدان بەم عەقڵیەتی حکومڕانیە بەڕاستی بەرەو هەڵدێرە ڕوات و ئێستش بارودۆخێکی زۆر خراپی هەیە بەڵێ بەدڵنیایی و بارودۆخێکی خراپی هەیە بەڵکو سەرەتانێک تایە بڵاو بۆتەوە ئەویش کێشەی گەندەڵیە ئەویش کێشەی لێ نەپرسینەوە ئەویش ئەوەیە کە بەڕاستی قوارەیەکە بۆ زیاد لە 16 ساڵ لە دەستی عەقڵیەتێک و لە دەستی خەڵکێکایە کە وەکوتم هیچ حسابێک لە کاتی بەڕێوەبردن و حکومڕانیکردن هیچ حسابێک بۆ پێودانگە دیموکراسیەکان و پێودانگە شەرعیەکان ناکات لەبەرەوە بەڵێ بەدڵنیاییەوە خراپە هەر بەڵگەشت بۆ ئەمە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستانە لە هیچ ئاستێکا تۆ هەز ناکەیت ئەم حکومەتە بە ئەدای و ئەرکی سەرشانی خۆی هەستاوە لە بژێوی و بابەتی بژێ و موچەی خەڵکە ئەوە وەزئی ئەو حکومەتەیە کە چەند خراپە ناتوانێت ئەو لە تەموچەیەش دابین بکات کە خۆی بەڵێ نیە کە ئەتوانێت دابینی بکات لە مەسلەی خزمەت گوزاریەکانە سەیری بکات کەرتی تەندروستی وەربگرە کەرتی پەروەردە وەربگرە بارودۆخی کارەبا و هاتوچۆ و ڕێگاوبان وەربگرە لە هەر جێگایەکەەوە سەیرەکەیت حکومڕانیکی شکست خواردووە بە پلەی ئیمتیاز کە بەرپرسی یەکەم لەم شازی حکومڕانیە ئەو عەقڵیەتەیە کە لە مای 26 ساڵی ڕابردوو بەدەر لە هیچ یاسا و پێودانگێکی دیموکراسی درێژە ئایا بەم شازە لە حکومڕانیکردن. ئەوەی کە حکوومەتی عێراقی لە ئێستادا دەیەوێ بەتاکید ئەمە هەوڵێکە بۆ پراوێزخستنی ئیدارەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی جا وەکو حکوومەتە یا وەکو هەر ئیدارەیەکی هەرچۆنێکەیە هەوڵێکە بۆ ئەوەی کە ئەم ئیدارەی ئەسڵ نەهێڵێت و لە ناوی ببا جا ئەمە لە ئەنجامی ئەم هەڵانەی حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم کە بە ناوی حکوومەتی هەرێمەوە قسە دەکەن و حکم دەجێڕن هەڵەی ئەوانە وای کردووە کە نارەکانی هەرێمی کوردستان بتوانن سوود لەم نەزانی ئەوان وەربگرن و بیقۆزنەوە بۆ خۆیان بۆیە لە ڕابردوودا لەوانەیە زۆر ئەستەم بوو بۆیان
بیریان لە شتێکی ئەوە بکردایە حکوومەتی عراقی بیری لە شتێکی وا بکردایە بەڵام لە ئێستادا زۆر بە ئاسانی بیری دەکاتەوە و زۆر بە ئاسانی دەیڵێت و ئیشیشی سەر دەکات و بە جۆرێک لە جۆرەکان ناچاری حکوومەتی هەرێمیشی کردو پێڕازی بێت حکوومەتی هەرێم ئیدعای ئەوەی دەکرد کە لە مەودووە یعنی لە دیارە چەند ساڵ پێدەسا کە باز دەکەم لە ڕێی وەزارەتی سامانە سروشتەکانەوە کە بەڕاستی وەزارەتی سامانە دزراوەکانە یعنی ئەم سامانەی کە هیچ بەرهەمێکی بۆ وڵاتی ئێمە نییە لە ڕێی ئەم وەزارەتەوە وا ئیدعای کرد کە ئێمە لەمە دوانەوتی خۆمان بۆ خۆمان دەفرۆشین و ژێرخانی ئابووری خۆمان بۆ خۆمان دەبێت وەکو وڵات و ئیدعای زۆر گەورەتر دەکرا کە هەموو فەردێکی ئەم وڵاتە ئەبێتە خاوەنی پشک و کۆمپانیا و یعنی وەکو خەیاڵ شتی گەوریان دەکرد ئەمە نەتیجەی ئەم هەڵەی ئەوان بوو ئێستا حکوومەتی عراقی بیر دەکاتەوە چۆن حکوومەتی هەرێم بخینکێنێ بەڕاستی جا هەر ئەوەش نییە حکوومەتی عراقی ئێستا لە ڕووی اقتصادیەوە بیر لەوە دەکاتەوە هەرچی زەڕائیبی هەتا پارێزگاکانە بیگەڕێنەوە بۆ بەغدا پارێزگاکانی بەتایبەتی هەرێمی کوردستان بە ناوی پارێزگا بە ناوی جیاجیا بە ناوی کاری یاسایی کۆمپانیاکان وا لێ دەکات کە ناچاریان بکە لێرەوە ئێڵغای ئیجازاتی خۆیان بکەن بچن لە بەغدا ئیجازە دەربێنن ئەگەرنا گومرجیان لێوەردەگرن ئەمە لەلایەک لەگەڵ وەزارەتەکان ڕاستەخۆ دێتە پێشەوە هەڵسوکەوتیان لەگەڵ دەکات و موچەی ئەڵێ موچەخۆرانی هەرێمی کوردستان دەدەن بەڵام بەو شەرتەی کە ڕاستەخۆ خۆی بیدا ینی اعتراف بە هەرێمی بە حکوومەت ناکە کە ئەمە بۆ خۆی نەتیجەیەکی زۆر خراپی هەیە و ئایندەیەکی خراپ دروست دەکات و دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بە تەواوی معنە حکوومەتی هەرێم و ئیدارەی هەرێمی کوردستان بخنکێنێت قواری سیاسی هەرێمی کوردستان تەنها بە گۆڕی دەستوری عێراق گۆڕێت و دەستوری عێراقیش بەم پێکاتی ئێستی عێراق و بڕوا ناکەم گۆڕانکاری تیا بکرێ مامەڵەکردنی حکوومەتی عێراقی لەگەڵ وەزارەتە مانای وایە ئەم حکوومەتە بە نەزەری بۆ چووری حکوومەتی ناوەندی ئێستا نوێنەراتی خەڵکی کوردستان ناکە ئەم حکوومەتە لە ڕووی شەرعێتەوە شەرعێتێکی زۆر لاوازی هەیە چونکە ئەوە زیاتر لە ماوەی 2 ساڵ و چەند مانگێکە کە پەرلەمانی کوردستان داخرا و کودەتای کرا بەسەرا و ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا ئەم حکوومەتە بەبێ 2 ساڵە بەبێ بەسەدکردنی بودجە بەبێ ڕقابەی پەرلەمانی کوردستان کاری خۆی کردووە مەسەرەن پاشەکەوتی موچەی لە موچی فەرمانبەرانە کردووە کە نایاسایی و دەسەڵاتی حکوومەتی دەستکاری موچەکە ئیلا بە یاسا بێ لە پەرلەمانە بکرێ ژمارەیەکی زۆر ڕێنمایی دەرکردو بۆ دانانی باج و ڕسومان لەسەر هاوڵاتیان لەسەر ئیشوکارەکانیان کە ئەوانە هەمووی دەسەڵاتی پەرلەمانی کوردستان پێویستە لە ڕێی یاسا بکرێ بەڵام حکوومەت کردوێتی ئەمانە هەمووی جۆرێک لەو لاوازی شەرعێتی کە ئەم حکوومەتی ئێستا هەیەی بەهۆی نەبوونی ڕقابەی پەرلەمانی کوردستانەوە و بەهۆی ئەوەی کە بەشە سەرچەکانی پێکێنەرە سەرچەکانی ئەم حکوومەتەش لە حکوومەتەکە کشاونەتەوە کەواتە ئەم حکوومەتە نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکە بەڵکو نوێنەرایەتی بەشێکی دەسەڵاتەکەن کە هەرێمی کوردستانیان بەم دۆخی ئێستا گەیاندووە ئەگەر حکوومەتی بەغا ئەم حکوومەتی ئێستەی بە نوێنەری خەڵکی کوردستان بزانایە گفتوگۆی لەگەڵا کردەوە چەندین مانگە سەرۆکی حکوومەتی هەرێم داوە لە عەبادێکە بۆ گفتوگۆ ئەوان ئامادەرین گفتوگۆی لەگەڵکەن بۆ چونکە بە نوێنەری ڕاستەقینی خەڵکی کوردستانی نازانن بێگومان حکوومەتی ناوەندی ئێستا دوای ئەو سەرکەوتنانێکەوە دەستی هێنا و ئەو ناوچانەی مادی سەوسی ژێراوە بندەسەڵاتی خۆی ئەوێت پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەرگایەک بۆ مامەڵەکردن لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان بچووک بکاتەوە بۆیە بینیمان کە لە یاسای بودجەی 2010 کۆمەڵێک دەستەواژە بەکار هاتبوو ئاماژەن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو جارە مامەڵی لەگەڵ نەکرێت ئەمە ئەسمان بۆ مەترسیە کرد ئەمەش لە ئەنجامی خراپ مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن لەگەڵ هاوڵاتیانی خۆی متمانەی لەدەستداوە هەروها لەگەڵ وڵاتانی بیانیش و لەگەڵ حکوومەتی ناوەندی عراقیش متمانەی لەدەستداوە ئێستا حکوومەتی ناوەندی دەڵێ کاتێ من بۆ نمونە بودجەی خەڵکی کوردستان تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم دڵنیانیم کە ئەم بودجەیە بە شێوەیەکی ڕاوا مامەڵەی لەگەر دەکرێت بە شێوەیەکی قانونی مامەڵەی لەگە دەکرێت دەگاتە دەستی مستحقەکان و موچەخۆرەکان بۆیە ئەوانش ئەو بیانویان بەدەستە لە ڕاستیدا ئەگە بیانوێک هەبێ بیانوەکە حکوومەتی هەرێم دایتە دەستی حکوومەتی ناوەندی
بۆیە ئێستا دەبینین حکوومەتی ناوەندی حکوومەتی فیدراالی هەوڵ ئەدا ڕاستەوخۆ مامەڵە لەگەر پارێزگاکان بکات بەڵام ئێمە لە ڕاستیدا نابێ لەبەر ئەوەی ئێستای حکوومەت هەرێممان بە دڵنیە بە مەڕازی بین کە حکوومەتی هەرێم فەرامۆش بکرێ و ڕاستەوخۆ بەغدا مامەڵە لەگە پارێزگاکان بکە ئەمەش بەچی دەکرێت بۆی دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی نوێ پێک بهێنرێ حکوومەتێک کە متمانە بژێڕێتەوە بۆ پەیوەندی نێوان خۆی و نێوان هاوڵاتیان ئەنجومەنی پارێزگاکان دڵنیا بن لەوەی کە مافەکانیان ناخورێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها دەبێتە دەستێکی باش و یارمەتی دەر بۆ پارێزگاکان نەک ڕێگرێک لە ماف و ئیمتیازەکانی پارێزگاکان. بابەتی ئەوەی کە ئەم حکمڕانیە شەرعەتیە نەماوە بەڵێ ئەم حکمڕانیە دەمێکە شەرعەتی نەماوە شەرعەت هەر بەوە نییە کە چەند ساڵجارێک خەڵکێک هەڵبژێریت و بیخیتە حکومەتەوە ئیتر ئەمە تەنها تۆ سێری ئەم پرۆسەیە بکەی ئەم پرۆسە تەکنیکیە بکەی کە هەڵبژاردنەوە لەسەر ئەساسیەوە حکومەت تەشکیلەکرێ شەرعەتێکی تر هەیە شەرعەتی ئەخلاقیە شەرعەتی دیموکراسی حکومەتە ئەویش ئەوەیە کە کاتێک تۆ شەرعەتە هەیە لەسەر ئەو ئەم حکمڕانی ئەتوانی بەردەوام بکەیت و ئەساسێکی شەرعەتەیە کە بتوانیت لە ئاست چاوەڕوانی خەڵکا بیدووە بتوانین ماف و ئەرکەکان بە باشترین شێوە جێبەجێ بکەیت لە هەر جێگایەکە کە تۆ ئەمە لە دەستدا کە نەتوانی ئەرکەکانی سەرشانی خۆت جێبەجێ بکەی بەڵێ بە دڵنیاییەوە شەرعەتە لە دەستداوە ئەوەی کە مامەڵە لەگەڵاکرێەوەی لە واقعە ئەمێنیتەوە ئەمە سیاسەتی ئەمری واقعە لەبەر چەک و لەبەرەوەی کە ئەمان کۆنتترۆلی دوو مەلەفیان کردو مەلەفی چەک و لەگەڵ مەلەفی اقتصادا توانیویانە ئیدامە بەم شێوازە لە حکمڕانیکردن بن ئەم شێوازە پرسیارەکە بەشی دووەمی پرسیارەکەی تۆ مامەڵەکردنی بەغا لەگەڵ ئەوەیە نازانین ئەو سێغی مامەڵەکردنە چۆنە بێت ئێستا زۆر ڕوون نییە بەڵام یەکێک لە تەرحەکانەوەی کە تۆ باسیەکەیت ئەم شازە مامەڵەکردنە بەڵگەی ئەوەیە کە متمانە نەماوە متمانە بەم حکمڕانیە و بەسەرانی ئەم حکمڕانیە نەماوە لەوەی کە دەستێکی ئەمین نین ئەگەر بەغا موچە بنێرێ ئەمان بۆ نیکەن بە مەلەفێکی سیاسی پاشەکەوت و نوچەی بەسەرا جێبەجێ نەکەن نەیەنەوە بە بندیوارەکانی خۆیان نەیەنەوە بە مؤسساتە حزبی و ئەمنیەکانی خۆیان لەبەرەوە بابەتەکە پەیوەندی بە ئەو شەرعەتە کە نەما لە پاڵیشە متمانەش نەماوە نە لە بینی حکومەتی عراقی و حکومەتی هەرێمی کوردستانە نەماوە و نە لە بینی هاوڵاتی و حکومەتی هەرێمی کوردستانەمەوە ئەگەر سەیری سوۆشال میدیا و فەیسبوک و ڕای خەڵک و ئەو بەرنامانە بکەیت کە لەسەر ڕای خەڵکەکرێ ئەبینیت کە خەڵکیش بە هەمان شێوە ئەو متمانەی بە حکومەتی هەرێمی کوردستان نەماوە بە دەستێکی ئەمینی نابینێ نایەوێت حکومەتی عراقی جارێکی تر موچەی بۆ بنێرێت و حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر خۆمان لەم بابەتە بەڕاستی نادیدە بگرین و نەیبینین بەڕاستی ئێستەکەم هەڵەیەکی گەوراکەین خەڵکی هەرێمی کوردستان متمانەی بە حکومەتی هەرێمی کوردستان نەماوە چی تر بتوانێت کە ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکات هەر لەم پێناوەشا بوو کە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی پێشنیاری حکومەتێکی کاتیان کرد حکومەتێکی ڕاگەوزەریان کرد دوای کارەساتەکانی 16 ئۆکتۆبەر و ئەو هەڵە گەورەی کە لە ڕیفراندۆماکرا بەڵێ بەدڵنیاییەوە لە ڕووی نێودوڵەتیشەوە تا ئاستێکی زۆر ئەم دەسەڵاتە متمانەی لە دەستداوە هەر بە بەڵگەی ئەوەی کە ئێستا مقارنەتەن بە کاتی شەڕی داعش ئەو مامەڵە دیبلۆماسیەتە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە ناکرێت وەفدانی کە ئێستاەن زیاتر مرکزەکەیان بەغایە ئەوەی کە هەبێت استراتیجێکی دوورمەودای گەورەترە کە تایە مامەڵی لەگەڵاکرێ لەگەڵ هەرێمی کوردستانە لەسەر ئاستی ناوخۆش ئێستا بۆ فترەیەکی ڕاگوزەر ڕامایە تەعامل لەگەڵ ئەم دەموچاو ئەم حکمڕانی ئێستایەکە کەوەکوتم بە حکمی ئەمری واقع لە بەروی ناوچەکە لە بارودۆخێکی خراپە ئەمان وەکو ئەمری واقع ماونەتەوە ئەگەرنا بەدڵنیاییەوە لەسەر ئەرزی واقع و کۆمەڵگەی نێودوڵەتیش تێگەشتووە کە ئەم هێزانە هێزێک نین کە بتوانن ئایندەی جێگیری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بۆ هەرێمی کوردستان و گەورەتریش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بپارێزن لە ناو پەیوەندە دەوڵەتەکانە یان پەیوەندە دەوڵەتەکان ئیش لەسەر عاتیفە و سۆز و ئەوانە ناکە ئیش لەسەر بەرژەوەندیەکە لەکوێ تۆ کەوتیتە سەر ئەم هێڵە بەرژەوەندیە نێودوڵەتیە خەڵکێک گێت مامەڵە لەگەڵ تۆیەکەوە لە کوێشە لەسەر ئەو هێڵە نەمایت مامەڵە لەگەڵا ناکرێت ئێمە بۆ ئەو ماوەیە ئەو سێ ساڵە لەسەر ئەو هێڵە بەرژەوەندیە بووین بەڵام بەداخەوە سەرانێک لە ناو حزبە دەسەڵاتدارەکانە ئەم وێنەیە بە هەڵەت تێگەشتن و ئەم هێوێنەیان بە هەڵە خوێنەوە نەک سوودیان لێوەرنەگرت ئوستاز بەڵکو
قڕیان کرد بەسەر مەلەفی مامەڵەکردنی کوردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی نێودەوڵەتی لەبری ئەوەی کە لەو کاتە پرسی ڕێفراندۆم بزۆڵێنرایە کە پرسێکی سیاسی شخصی بوو بۆ کۆمەڵێک مەبەستی سیاسی و حزبی ڕامایە بەکارهێنرا پاڵپشت بۆ خیتابە نەتەوەیە مزەیەفەی کە پارتی دموکراتی کوردستان هەڵی گرتووە ئەم مەلەفە لەبریەوەی دەست بۆ ئەم مەلەفە ببرایە بە پێچەوانەوە ئەبوو دوای شەڕی داعش ئاور لە پرسی دیموکراسیەت و پرسی بەدامەزراوەیکردنی هێزە چەکدارەکانی خۆمان بکەین چونکە ڕام وایە ئەوەندەی دیموکراسیەت و بە موسەساتیکردن و پیشاندانی شێوازێکی حکومڕانی جیاواز لە ئەو حکومڕانیانی کە لە دەوروبەری ئێمە هەیە ئەوەندەی ئەوە خزمەتی بە کەیسی کوردەکرد لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەوەندە پرسی ڕێفراندۆم سوودی بەو بابەتە نەگەیانەوە. باشترین چارەسەر بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەم بەرەیە دەرچێت و لەم کێشمەکێشە دەرچێت و بتوانێت بە واقعی بێتە پێشەوە ئەوەیە کە حکوومەت بە سیستەم بکرێت بە سیستەم لە ڕووی سیاسیەوە مەبەستم لێر لە ڕووی سیاسی ینی لە ڕووی علاقاتی سیاسیە زیاتر لە ڕووی اقتصادیەوە بە ژێرخان و سەرخانیەوە لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی ئیداریشەوە بە شێوەیەکی گشتی خزمەت گوزاریشەوە ئەگەر ئەوانە بە سیستەم کرا لە دەستی حیزب و شخص و بنەماڵە دەرهێنرا ڕاستەوخۆ کەسی شیاو بۆ شوێنی شیاو دیاریکرا بە ئەو شوێنانە ئەمە بە تاکید ئێمە دەتوانین بڵێن ئایندەیەکی باش لە دوای ئەم وەزعی کە دروست بووە ئایندەیەکی بەرەو باشبوونمان بۆ دەگەڕێتەوە. ئێستا لە ئێستادا ئەگەر سیرکەی لە ڕووی ئەمنیەوە پێشمەرگەیە ئاساییشە هەرێکی سەر بە حیزبێک و سەر بە لایەنێک و هەتا لە حیزبیش گچکەتر سەر بە شخصە فەوجی کاک فڵان و لیوای کاک فڵان و ئەمە وڵات وا بەڕێوە ناچێ یعنی ئەمە لە ڕووی ئەمنیەوە ئەمە هەر لە ڕووی هێزی پێشمەرگەوە لە ڕووی ئاسایشەوە لە ڕووی پۆلیسەوە دەتوانم بڵێم هەمووی تەقسیم کراوە بە شێوەیەک بە شێوەکان کە هیچ سیستەمی حکومڕانی تێدا نیە لە ڕووی اقتصادیەوە بە هەمان شێوە ئەوە زۆنی سەوزە ئەوە زۆنی زەردە ئەمە چۆن ئەوەکەی خۆی تەوزیع دەکات پارەکەی خۆی و ئەوەی کە چۆن تەوزیع دەکات ئەوی چۆن بۆ خۆی دەبات ئەوی چۆن بۆ خۆی دەبات چۆن بەشیکەن لە بینی خۆیان ئەمە وڵات بۆ شێوە بەڕێوە ناچێت ئەگەر ئێمە جا لە ڕووی علاقاتی سیاسیشەوە بە هەمان شێوە ئەم نوێنەرانەی حکومەتی کە ناوی حکومەتی هەرێمە لە وڵاتان دەماشا کارێکی سەر بەلایەنێکە و ئیش بۆ ئەو لایەنە دەکات کە خۆی هەیەی یعنی ئیشە شخصی و حیزبیەکەی خۆتە پێش حکومەت و وڵات و نیشتیمانەکەیەوە ئەگەر هەموو ئەوانە چارەسەر نەکرێن بە تاکید ئایندەی هەرێمی کوردستان بەرەو باشبوون ناڕوە بە پێچەوانەوە خراپتر دەبێت بەڵام ئەگەر بێت و ئێمە بتوانین لەسەر ئەم کۆسپ و تەگەرانەدا زاڵ بین و بتوانین ئەم وەزع بگۆڕین بە شێوەیەک لە شێوەکان و ئەو گۆڕانکاریە دروست بێت و حکومڕانی ببێتە سیستەم بە تاکید وڵات بەرەو باشی دەڕوە و لەو کێشە و گرفتانەش نەجاتمان دەبێت. ئەو ناوچانی کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە لە 150 زیاتری خاکی کوردستانە لەدەست دراون هۆکارەکەی خراپ سیاستکردن و بەڕێوەبردننی ئەم دەسەڵاتی ئێستەیە و ئەو ناوچەوانە پێشتریش لە دەستوری عێراقیەوە پێناسەکرەوە کە ناوچەی ناکۆچی لەسەرن بەداخەوە ئەم دەسەڵاتدارانە لە ساڵی 2005 کە دەستوری عێراقی پەسەند کراوە ببخشە لە ساڵی 2007 کە ئەبوایە بەپێی مادەی 140 لە دەستوری عێراقی ئەو مادەیە جێبەجێ کرا و لەجێ باڵێن چارەنووسی ئەو ناوچانە یەکلایی بکرایەتەوە یەکلایی نەکراوە بەهۆی خەملە خواردنی بەرپرسەکانی هەرێمی کوردستان بووە هەم لە سەرۆکی هەرێمەوە هەم لە حکومەتەوە هەم لەو بەڕێزانی کە لە بەغا پۆستی باڵایان هەبوو ئەوانیش کەمتر خەمبوون بەرەبەرەوە واتە ئەگەر لە ساڵی 2007 تا کار بکرایە بۆ ئەوەی دەستوری عێراقی کە پەسەند کراوە لەلایەن هەموو خەڵکی کوردستان و مادەی 140 جێبەجێ کرایە لە دەستورەکە ئێستاکە ئەو ناوچانە دەمێک بوون لە ناوچەی جێناکۆک دەرچوو بوون بە ناوچەی یەکلایی بووبوونەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئەو کاتە ئیشی لەسەر کرایە کەواتە ئەو ناوچانێکە لە دەستدراوە بەهۆی کەمتەرخەمی و خەمخۆری کەمتەرخەمی ئەم دەسەڵاتەوە بۆ بەهۆی خەمخۆریان بۆ تەنها بۆ بەرژەوەندە تایبەتەکانی خۆیان خەمخۆریان نەبوو بۆ بەرژەوەندی گشتی و خاکی کوردستان ئەوە قسەیەکی ئیعلامی یا مزایدەشی ئیعلامی نییە من بیکەم
ئەوە واقعەکە کە ئێستا هەمومان هەستی پێکەین کە ئەبوایە لە ساڵی 2007 مادی 140 جێبەجێکرا و ناوچانە بەهاتاتەوە سەر هەرێمی کوردستان کەواتە هەڕەشەکردن لەسەر هەرێمی کوردستان کاتێک نارەکانمان یاخود ئەوانەی کە بیانەوێ هەڕەشە لە هەرێمی کوردستانکەن کاتێک هەڕەشەکانیان سەرکەوتووە بێ کە هەرێمی کوردستان لاواز بێ ئێمە بۆ ئەوەی هەرێمی کوردستان لاواز دەبێ ئەبێ هەرێمی کوردستان بەهێزکەین ئەبێ هەوڵ بین ئەبێ هەرێمی کوردستان بەرەو دامەزراوەی بەرین ئەبێ شێوازی حکوڕانی لە هەرێمی کوردستانە بگۆڕین ئەبێ ئەو شێوازی کە تا ئێستاکە 26 ساڵ لە هەرێمی کوردستانی پێوە بەڕێ ئەوە ئەبێ گۆڕانکاری تیا بکرێ و ئێمە داوامان کردووەکو بزوتەوەی گۆڕان کە شێوازی حکوڕانی بکرێ بە شێوازی پەرلەمانی بۆ ئەوەی لە بەرزترین دەسەڵاتی جێبەجێکردنەوە تاوکو خواردترینیان لەژێر موساعلە و لەژێر لە پرسیەوەی پەرلەمانە بن و هیچ بەرپرسێک لەسەر و یاساوە نەبێ یاساتیای سەروەر بێت و دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە پێی یاسای گونجا و ڕێک بخرێنەوە ئەمەوە ئاکات هەرێمی کوردستان بەهێز بێت ئەمەوە ئاکات گەندەڵی لە هەرێمی کوردستانە نەهێنرێت ئەمەوە ئاکات سامانی گشتی لەلایەن چەند کەسێک و چەند حیزبێکەوە تاڵان دەکرێت کە کاتێک سامانی گشتی چوە خزمەتی خەڵک کاتێک تۆ توانیت دامەزراوەکانی هێزی پێشمەرگە دامەزراوەکانی ئاسایش دامەزراوە ئەمریکانی تر ڕێک بخەیتەوە لە چوارچێوەی بەرنامەیەکی نیشتیمانیە ئەمە واکە هەرێمی کوردستان بەهێز بێ بەڕاستی کە تۆ ڕێگەت لە بەهادەربردن و تاڵانکردنی سامانی گشتی وڵات گرت ئەو سامانەیەتەوە خزمەتی هاوڵاتیانی کوردستان ئەو کاتە هەرێمی کوردستان بەهێز بێت کە هەرێمی کوردستان بەهێز بوو ئەو کاتە هەز نارێکی تریشمان هەبێت لە عێراق بەڕاستی ناتوانێت هیچ کاریگەری چێ بێ لەسەر لاوازکردنی هەرێمی کوردستان جابۆ قوارەی هەرێمی کوردستان بپارێزین لە ناوچوون ئەو قوارەیە کە بە ئاسانی بەدەست نهاتووە ئێمە نابێت تەنها تەماشەی ئەم چەند ساڵەی ڕابردوو بکەین دوای ڕوخانی ڕژێم بڵین وڵا گفتوگۆکانی سەرکردەکانی کورد بوون هۆی دروستکردنی قوارەیەک بۆ هەرێمی کوردستان نا ئەگەر هاتو شۆڕشەکانی کورد هەمووی بخوێنینەوە و زنجیرەی ئەم وتوێژانەی کە لە نێوان نوێنەرانی کورد و حکوومەتەکانی ڕابردوو کراون ڕووبارێک لە خوێن و قوربانی کە پێشکەش کراوە بۆ بەدەستهێنانی مافەکانی خەڵکی کوردستان دەزانین ئەم کیانەی کە ئێستا پێگوترێ هەرێمی کوردستان وەکو کیانێکی سیاسی و ئیداری لە ناو عێراقدا بەری ماندووبوونێکی زۆرە بەری شۆڕشانێکی ڕابردووە بەری خەباتێکی زۆرە بۆیە دەبێت پارێزگاری لێ بکەین و لە دەستی نەدەین بە هەموو شێوەیەک بیپارێزین بەڵام دەبێت ئەم کیانە کە پێگوتری هەرێمی کوردستان فاکتەرێک بێت بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان نەک فاکتەرێک بێ بۆ بەرزکردنەوە و بەهێزکردنی کۆمەڵێک خەڵک و کۆمەڵێک دەسەڵاتدار و کۆمەڵێک حزب دەبێت ئەم جۆرە بیرکردنەوە بگۆڕین ئەگە بمانەوێ هەرێمی کوردستان بمێنێ وەکو کیانێک و قوارەیەک پێویستە هەڵبژاردننی ئازاد بکرێ پێویستە متمانە بگەڕێتەوە لە بینی هەرێم و حکوومەتی هەرێم و لە بینی هاوڵاتیانی خۆی پێویستە یەکڕێزی نیشتیمانی پارێزراو بێ پێویستە سەنجی کورد بەهێزکەینەوە لە بەغدا سەنجی کوردیش کاتێک بەهێز دەکرێتەوە لە بەغدا کە توانیمان لێرە لە هەرێمی کوردستان سنگمان هەبێ یەک ڕێز بین واز لە بەرژەوەندی حیزبی و کەسێکان بینین داکۆچی کار بین لە بەرژەوەندی گشتەکان لە بەرژەوەندە نیشتیمانیەکان ئەوجا دەتوانین برێن کە هەرێمی کوردستان لێرەوە بەهێز دەبێ لە بەغداش بەهێز دەبێت لەوێ کەس ناتوانانی پێشێرکاری مافەکانمان بکات و ئێمە پشتیوانیشمان دەبێت دۆست و یارمەتیدەریشمان دەبێت چ لە ناو هێز عێراقیەکان چ لە ناو وڵاتانی بیانی کە هاوکارمان بن بۆ پارێزگاریکردن لەم قوارە سیاسیە کە پێگوتری هەرێمی کوردستان. بەڕای من یەکێک لە هەرە گرنگترین ئەو چارەسەرانەی کە بۆ ئەم نەخۆشیی کە باسمان کرد بۆ ئەم سەرەتانی کە تووشی ئەم حکومڕانیە بووە بیکەین ئەوەیە کە ئەم حکومڕانیە لەم دەستە نائەمینە بهێنینە دەرەوە و بدرێ بە دەستێکی ئەمین و لە پاڵ ئەمەشە کە شێوازی حکومڕانیکردن بگۆڕە لە شێوازی ئەم شێوازە حکومڕانیە کە ئیش لەسەر بێڕێزیکردن بە ئینسان و هەڵنەسان بە ئەرکەکانی سەرشانی حکوومەت و بێڕێزیکردن بە هەموو پرەنسیپە دیموکراسی و یاساییەکان لەکوێ بیانەوێت ڕێگەی پەرلەمان ئەگرن لەکوێ بیانەوێت ئەکتیڤیەکەنەوە لەکوێ بیانەوێت موچەی خەڵک کەمەکەنەوە یعنی ئەوەی کە کۆی ژیانی سیاسی کۆی ئایندەی سیاسی و پرسە استراتیژیەکان وەکو هەویرێک وەکو ممتەلەکاتێکی شخصی خۆیان وایە وەکو کەرەستەیەکی تایبەتی دەستی خۆیان وایە لەکوێ بیانەوێ بەکارێنێن لەکوێ بیانەوێ فڕێئێن ئەبێ ئەمە بێنینە دەرەوە شێوازێک لە حکومڕانی کوردن دروست بکەین کە لەسەر ئەساسی کۆمەڵێک بنەمای
دیموکراسی بێت لەسەر ئەساسی ڕێزگرتن لە مافەکانی ئینسانی ئێمە بێت لەسەر ئەساسی ئەوە بێت کە متمانە بجێڕینەوە لە بینی دەسەڵات و خەڵکە جارێکی تر خۆش گوزارانی بێنینەوە بۆ خەڵک ئەمە وێنە دروستەکەیە ئەمە ئەو چارەسەرەیە ئەتوانین ئێستا بۆ ئەم نەخۆشەی بنووسین لەبەر بەدەر لەمە و ئەگەر ئەمە نەکرێ هەرچەنە درەنگیشە چەند ساڵە بزوتنەوەی گۆڕان و هێزەکانی تر هاواری ئەماکەن کە حکومڕانی ئێمە لە لێواری مەرگایە لە لێواری شکستێکی گەورەوە ئێستا کەوتوینەتە ناو ئەم شکستە ڕام وایە ئەگەر ئێمە لە ئێستا شافریای ئەم حکومڕانیە نەکەوین و نەیپارێزین ئەو بەدڵنیایەوە مستەقبلێکی زۆر خراپ چاوەڕێمانە لە سووریا و لە وڵاتانی دراوسەی خۆمان باشتر نابین بۆی ئەمەش بکرێت بەڕاستی وەگوتم پێویستی بۆیە کە کۆمەڵێک هێزی جیاواز ئەم حکومڕانیە بگرنە دەست چونکە دەرکەوت ئەم حکومڕانیە ناتوانانی لەناو خۆیان ڕیفۆرمی بکەیت لەناو حکومەتە هاتنە دەرەوەی کۆمەڵ و گۆڕان بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەیە کە لەناو ئەم دەسەڵاتە ئەوەندە بربەستی زۆر هەیە ئەوەندە بربەستی حزبی و سیاسی هەیە کە تۆ ناتوانانی دەستکاری بکەیت ناتوانانی ڕیفۆرمی تا بکەیت چاکسازی تا بکەیت باش بەردەوامبوونیش بەم شێوازەی حکومڕانیە کە باسمان کرد ئەوە تا لێرە و لەوێ ئەم شەپۆلی ناڕزایانەی کە ئێستا ماوەی ڕابردوو ئێمە شایەتی بووین بەڵگەی ئەوەیە کە خەلەلێک لە سیستمەکە هەیە و خەلەلێکی زۆر قوڵیش هەیە ئەم خەلەلە 26 ساڵە کەڵەکە بێت ئەکرێ لە ئێستا توانیوانە لە ڕێگەی ئەنجومەنی باڵای هێزە چەکدارەکانەوە لە ڕێگەی حکمی عورفیەوە تۆ خۆپشاندانەکان سەرکوت بکەیت ئەکرێم ساڵ بیکەی ساڵێکی تریش بکەی نازانم ئەکرێت 10 ساڵی تریش بیکی بەڵام لە کۆتاییە ئەم شێوازە حکومڕانیکردنە هەرگیز ناتوانێت ئاوا بەردەوام بێت لە بەرامبەر ئیرادەی خەڵکە ئەکەوێت و بەڵگەی 30 ساڵ و 40 ساڵی ڕژێمەستەمکار و دیکتاتۆرەکانی دەوروبەری ئێمە بەڵگەن بۆ ئەم قسەیە بەڵام بەداخەوە هیچ دیکتاتۆرێک وانە لە دیکتاتۆری پێشخۆی وەرناگرێت هەتاوەکو باری نەکەوێتە لێژی ئەبوو ئێمە بارودۆخی ڕۆژەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دەوروبەرمان ببوایە بەوانەیەکی ئەخلاقی و سیاسی و استراتیژی ئیسفادەی لێ بکەین ناوخۆی هەرێمی کوردستانی پێ بتەوکەین دەست بەرین بۆی کە مؤسساتی پێ بنیاد بنین ببین بە خاوەنی دەستورێک ببین بە خاوەنی مؤسساتێک لایەنی کەم لەناو پرۆسەی سیاسیە کۆمەڵێک هێڵی سوور بکێشین کە کەس بۆی نەبێت ئەو هێڵە سوورانە تێپەڕێنێت مەسلەی ئەوەی کە مؤسسات ئەبێت بجوڵێ ئەبێ پەرلەمان ئیش بە ئیشی ڕقابی خۆی هەستێ ئەمە یەکێک بوو لەو هێڵە سوورانە لەو هێڵە سوورانە ببوورە بەڵام بەداخەوە لایەنێکی سیاسی ئەم هێڵە سوورەی پێشێل کرد و هیچ مقدساتێکی تر نەماوە لە وڵاتەیە ئیهانەی پێ نەکرێەوە بێڕێزی پێ نەکرێت لە ناویانە خەڵکیش بەڵام بۆیە ڕامایە بۆی کە ئایندەی هەرێمی کوردستان و ئەم قوارەیە بپارێزین کە بە قوربانیەکی زۆر دروست بووە تاکە ڕێگە لە ڕێگەی دروستکردنی حکومڕانیەکی باش و لە ڕێگەی دەسەڵاتێکەوە ئەکرێت کە ڕێزی خەڵک و ڕێزی خۆی و ڕێزی بەرپرسیارەتەکانی سەرشانی بگرێت بەڵێ ڕاست ئەمە ئەو تەناقوزە گەورەیە کە لە کارکتەری ئەم کەسە بەتەنها و لە کۆی گوتارە سیاسەکەشە هەیە بەدیوەکە ئیش لەسەرەوە کات کە ئەم دیموکراسە کۆمەڵێک خەونی هەیە بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی گۆڕانکاری سیاسی گوتاری دیموکراسی هەڵگرتووە بەڵام لە پاڵیشە لە هەر جێگایەکە کە باریەتە لێژی ئەچێتەوە سەر پلێتەکەەوە چێتە سەر ئەسڵەکەی خۆی کە ئەوەیە ئەو لە ناو قسەکانی ئاماژە بەوە کە هەڵگریەوەیە کە ئەو بەچەک حکومەکات لە منطقی دیموکراسێتە ئەم تەناقوزە جێگەی نابێتەوە تۆ لە بەرەوەی هێزی چەکدارە هەیە ئێمە دیموکراسیە پارێزین لە ناو دیموکراسیا با خەڵکێکی تریش بێتە پێشەوە چەند کورسیەک وەرگێت ئەگەر سەیری شەرعێتی ئەم دوو هێزە بکەیت لە نەوەیەکەوە وەری بگرێت تاوەکو ئێستا ئەبینیت کە سەرەتا ئەوان بەتەنها زۆرینەی ڕەهابوون لە ناو پەرلەمانی کوردستانە دواتر لە 2005 کە هێزە ئیسلامیەکان دروستە بن بەشێک لەم کورسەکانیان لەدەستێن دواتر لە 2009 ئەمان ئەبن بە 60 لە کورسی دواتر لە 2014 و 15 هێزێک بەتەنها ئەمێنێتەوە لە ناو پەرلەمانە تۆ سەیری بکە لە زۆرینەی ڕەهاوە بۆ ئێستا ئەم هێزانە شەرعیەتیان زۆر دابەزیوە لەبەرەوە ئەگەر ئێستاش خولێک دوانی تر ساڵێک 10 ساڵی تر بە چەک حکومەکەن بەم عقلێتی خۆیان کە هەیەە بۆی کە کورسیەک بێنێ 100 کورسی بێنێوەکو یەکوایە بۆی کە ڕێگری لە پەرلەمان بکات بۆی کە خۆپیشاندەر بکوژێ بۆی کە خەڵک برسی بکات ئەگەر بتوانێت بۆ هەرچەند ساڵێکی تر ئەم بەم شێوازە بەردەوام بێ بەڵام دڵنیام لە کۆتاییە ناتوانێت بەمە بچێتە سەر نەک بۆ ئەم دوو هێزی ئێمە ناچێتە سەر بۆ هیچ دیکتاتۆرێک ئەمە نەچۆتە سەر ئەگەر بچوایەتە سەر بۆ سەدام حوسێنە چوە سەر بۆ علی عەبدوڵڵا ساڵح چوە سەر بۆ لە میسر چوە سەر لە سووریا بۆ بەشار ئەسەد چوە سەر
بۆ هیچ دیکتاتۆرێک نەچۆتە سەر ئەگەر بچواتە سەر بۆ ستالی نەچوە سەر بۆ هیتلەرە چوە سەر بەڵام بەداخەوە بۆ هیچیان نەچۆتە سەر دیسانەوە دووباراکەمەوە کە ئەم دیکتاتۆرانە و ئەم سیستمە ستەمکارانە یەک لەوی تر وانەی ئەخلاقی و مێژووی وەرناگرێ و یەک لەوی تر لە یەکتری فێر نابن.